خسرو محەممەدا لە ساری هەشتا دەستم کردو بە ئیشی تووشیاتی یان تقریبان 41 ساڵ دەبیتن لە هەشتایا کامگرانە تا ئێستا 41 ساڵات لە تووشیاتی ئیشم کردێ لە زەیتونیان لە هەموو بابەتەکان ئەوە زار بەس دوکانێکمان هەبوو لە تێراوەی لە ساری پێش بگەێنەوەات هەم معمەلی خۆشمان هەیە ئێستا هەم معمەلمان هەیە و هەم دوکانیانی کارگەرجەی تووشی ئامادەکردنی بەخۆی ئەمە کارگەی خۆمانە بە خۆمان ئەوەی دەکەن تووشاتەکە هەمووی خۆمانە مەسەنی کوردستانە ینی خۆماڵی دەکاتن خیارە تەرۆزیە بیبەرە قەرنابیتە شێلمە سێوی بنعاردیە بیبەریت مەسەن بیبەریتی ژشیرنە هەمووی بە خۆمان ساڵانە دای دەنێن خەزی دەکەین سووری دەکەین چاش دەکەین هەتا دەگاتە مەوسمی پێڕاگەیشتن وەچی گەیشتە مەسومی پێڕاگەیشتن هەینێ دەیکەینە تووشی بابرێ لە کارگەی ئێستا مەسەرەن تقریبان 4 عملە 5 عملەمان هەیە هەمووژی خۆمانە کوڕە خوشکمە ئامۆزامن دوکانەکان هەروەتر ئەوانە زۆریان ئامۆزامە کوڕی خۆمن دووسێ کوڕی خۆم ئێستا کوڕش خۆم لە تێراوەیە دوو کوڕیت خۆمە لێکوانێ کوڕش خۆم لە معمەلیە ینی شەکان هەموو بە خۆمان دەکەین هەمووشیان وەستانە یعنی هەمیان تقریبان نێزکە 20 سال زیاتر لە کریمیشێ دەکەن یعنی خیبریان هەیە وەچی خیبریان هەیە وەلەوە بەڕاستیانی ئیش تووشیش مادی بوونی زۆرە مەسەرەن بابرێ ئەوەی گوێ لە تووشیاتی شێ بکاتن دەبی مهنە چی باشەبی خیبرە چی باشەیە بیتن ئەو زە ئیشێ بکاتن بەس ئەوانەی لەکنە منن یان تقریبان 20 ساڵە زیاتر لەکنە ئیشێ دەکەن ئەو زەیتونەمان ئەوە زەیتونی تورکیا ئەو زەیتونە تەبیعیە زەیتەکەش هەر لە خۆیتن ئەو زەیتونە ینی سووری ژنیە ئێستا ئەو زەیتونەمان ئەو زەیتونە ئەوە ئیسپانیا ئەو زەیتونە زەیتونی تەبیعیە سوورنیەوە ئەوانەی زەخت و شتیوان هەیە بە زۆری ئەوەی دەبن ینی تەبیعیە تامە چ خۆشیەیە ئەوەشمان ئەوە زەیتونی یۆنانیە ئەو زەیتونەژەوە زەیتونی یۆنانیا هیتمان ئەوەش زەیتونەش تەبیعیە بەبێ خێیە ئەو زەیتونەشمانەوە کەلاماتە بە خۆمان چاشی دەکەین زەیتونەکی زۆر بە تام و بە چێژەوە بە سرکەی هەناریەوە بە خۆمان چاشی دەکەین ئەمە ڕەمەزانان خاستن لاما زۆر قەڵەباڵغە بەز بە خۆمە تەعاملمان یعنی زۆر خۆشە ینی لەگەر مشتریەکان ینی زۆر متەفاهلین لەگەر مشتری هەرشە خۆشی تووڕە دەکات ڕەمەزان ئەردەی باشە سەرچاوم ینی شارە زامانن چکامە لە مێژاوی شەی دەکە ینی دەبی خەرێک کە ئەمە دەناستن ڕوو لەمە دەکا ئەمەش ڕێزیان لێ دەگرین یعنی دریان ناشێنین قسەیان ناشێنین ئەگە خۆشیان تووڕەکەم بەخۆی جوابیان نادەینەوە یعنی هەموو کارمەندەکان و ستافەکانیشمان ئەو هانە باشە تایبەتمەندیەکانی تووشیات کاتوو مەسەنەن کە ئەوەل زار کە ڕسکی دادن ئەگە جوان پەروە دەیپێ 3 ساڵ 4 ساڵ ببینێ هیچی لێ نایە بەس ئەگرێت و ئەوەل زار جوان دانەنا بە شێوازەکی سەردەمیانەوە بە شێوازی مدنی ینی بە شێوازی ڕێک و پێکدانەنەی خەزی نەکەی هەر تێک دەچیتن هەکە ئێستامە مەسەنەن جاری وا هەیە تەرۆز دادنێن 2 ساڵ لە ناوخەیە وەشی دەردەنین هەروەچی خۆیتی چکە زۆر بە خاوێنی زۆر بە مەوادەکی پاش کە دایدەنێنی و خەزنی دەکەین بابرێ لەسەر تام و چێژشتی واش هەر تووشی فرۆشک مەسەلەن لە خۆی تام و چێژی خۆی زیاتر دەزانی مەسەلەمەوە چەند ساڵاوی شەی دەکەین ینی باشترین بەهارات باشترین زەردەچوو باشترین کورکم و ئەوانە بەکاردێنین لۆ خاتریوەی تووشەکەمان تامی خۆش ینی بە خۆمان ئێستا ئەمە مەسەلەن کارگەمان هەیە ئەمە بەس لە بۆ خۆمان دروست دەکەین جملەی ناپرۆشین ینی خاص تووشەشی خوسی دروست دەکەین لە بۆ دوکانی خۆمان دوو فەرعیشمان هەیە تووشیات کات و لە تووشات شتێ دەکەین مەسەلەن تووشات خواردنەکە دەبی زۆر بە پاکچی دروستی بکەیت ینی زۆر بە پاک و خاوێنی بیدەیە خەڵک مەسەلەن چۆن بۆ خۆت شتێکی دروست دەکەی دەتەوێت بۆ خۆت داینەی دەبی و هەش بۆ خەڵک داینێ ئەگەر تووشیات پاک و خاوێن نەبیتن ینی بەڕاستی تاموچەجشی نابیتن ئێستا ئەمە زۆر بە پاک و بە خاوێنی بەڕاستی تووشیات دروست دەکەین لەبەرەوەی کە مەسەلەن مشتریەکان مشتری مازۆرە خەڵکەی زۆر ڕووما تێدەکا حەز ناکەی شەرمەزاربین حەز دەکەین هەموو کاتێک ینی خەڵک برێن ئەشەدەبیلات تووشەکەیان باشە دەرەجەیەکە
سۆران خەسرە و کوڕی وەستا خەسرەوی مە و خاوەنی ئەم دوکانەیە باوکمە لەکوانە ئیش دەکەین لەگەڵ ئامۆزایمان و ئەو ئامۆزانە هەممە پێکەوە بێکەوە ئیش و کارەکەمان بەڕێوە دەبین و بەسەر پەرشتی وەستای گەورەمان کە باوکمە لە سعات هەشتی بەیانیەوە دوکانەکەمان کراوەیە ڕۆژانی ئاسایی هەشتی بەیانی هەیە تا دەی شەو دە نیوی شەو ئێستاکە کە لە ڕەمەزاندایە و شەوان قەڵبارغە خەڵک دەگەڕێ و دەسوڕێ کاتەکەمان زیاترە لە هەشتی بەیانیەوە تا 12 شەوێت شەو دوکانەکەمان کراوە و لە خزمەت هاوڵاتیان داینە.